وڵی ئەمە کللتوری خۆمە لەبەرەوەی کللتوری خۆم و شانازیشی پێوەکەمە مەجلی کوردی سلێمانی ئەسڵە ئەم جۆرە فستیڤالانەکردنەوە فستیڤالی گەلایش کە هەموو ساڵی بەردەوامە بێ کۆبوونەوەیەکە بۆ هەر چوار پارچەی کوردانی هەر چوار پارچەی کوردستانەمە یەکێکە لە جوانیەکانێ پاشان لەم فستیڤالەیە خڵاتی کەسێکی داهێنانەکە کە لە چ لە بواری هوەرا بێت چ لە بواری وەرزشا بێت لە چ بواری شتێکا بێ من ئەمڕۆ دڵخۆشم کە شاعری گەورەمان لەتیف هەڵمەت بەڕاستی شایانی زۆر لەوە زیاترێکە کە شاعیرێکە دەردی خۆی فەرمووی من لە باز ناچمە چوارچەوەی بازنە هیچ کەسێکەوە من پێم خۆشەکە کاگلەتی فەڵمەت ئەمڕۆ ئەو خەڵاتی وەرگتووە ماشەڵڵا خەڵک ئەتبینێ ئەگەشێتەوە تا چەندێک گرنگە کە گرنگجی بە خۆمان بین بە تایبەت بە شێوازێکی کوردیانە خۆمان بگۆڕین. ئەزانین چی ئەمە عیلاقی بە پاک و خاوێنەوە ئێمە دینی ئیسلامی پیرۆزمانەڵێ هەمیشە پاک و خاوێن بێت پاک و خاوێنی لە ئیمانەوەیە ئیتر کوردوەتەنی شتێکمانەیە لێ شڵکە بە و ڕوونکە بە ینی باجلەکانی شەشڕ بێ بەڵام ڕوون بێ وڵای تر خانمانی ئێمە بە تایبەتی خانمانی سلێمانی زۆر احتیمام بخۆین ئەوە تا بەخوا من لێرە و لێوێ پێمەڵەن ئەم پیرێژنەوە یەکا کە پیرم بەڵام خوای گەورە لە دینە نەیفەرمووە ئەوانەی کە پیر بوونجلی ڕەش لە بەرکەنیان تهدیدی ڕەنگێکی نەکردووە بۆمان وەڵام من ئەمڕۆ سەوزم پۆشیۆ لەوانە بەیانی سوور پۆشم دوو ئەمە هیچ عیبەیەکی تیانێ ئینسان کەس کارێک نەکا لەسەر کەسایەتیەکەی بڕوشکەوێ و خواگیانیشی لێ بڕەنجێ ئیتر لێگەڕن خەڵکیش با بۆ خۆی بژی من چه علاقی خەڵکم هەیە من بۆ خۆمەجم شتێکم نەکردووە زەرەرم بۆ هیچ کەسێکە بێ لەبەرەوە ئاسوودەم دایمە.